بسم الله الرحمن الرحیم. بە شکستی تۆفیق عەلاوی لە پێکهێنانی کابینەی نوێ جارێکی تر گوشار کەوتە نێو ماڵی شیعە بۆ دیاریکردنی کەسایەتێکی تر. بۆیە بە پێکهێنانی ئەنجومەنێکی حەوکەسی کەوتنە مشتومڕێکی دوور و درێژ وەکو دەرکەوت ئەوانیش ناگەیشتنە ئەنجام. بۆیە سەردانی ژەنەڕاڵ عەلی شامخانی سکرتێری ئاسایشی نەتەوەی ئێران بە هەنگاوی نێوەندگیری ناو دەبرێت بۆ ساغبوونەوە لەسەر کەسایەتیەک. بەڵام لەبەردا بەشبوونیان بەسەر ئەجێندای جیاواز چەند کەسایەتیەکان پێشنیار کرد کە بریتی بوون لە شیە سوودانی، نەعیم سوهەیل، کەریم کازمی و عەدنان زورفی کە دوجار سەرۆکۆمار زورفی بۆ ئەو پۆستە ڕاستپارد. دوای ڕاستپاردنی زورفی بەو پێی کوتلەی فەتح خۆی بە گەورەترین کوتلەی پەرلەمانی نێو دەبات بە پێی یاسادا بۆ ئەو کاندید پێشکەش بکات. ناڕزایی دەربڕی و عەسایبی ئەهلی حەق بەیاننامەی لەو بارەیەوە بڵاو کردەوە کە هەردووکیان خاوەنی میلیشای چەکدارین و لە ئێرانەوە نزیکن و ڕایانگەیاند بە هیچ شێوەیەک بەو کەسایەتیە ڕازی نین. بەوتێ ئەوان زورفی یەکێکە لە سیخوڕەکان و داردەرسی ئەمریکایە و هەموو کارێک دەکەن بۆ ڕێگەگرتن لەو ڕاستپاردنە. بزوتنەوەی نوجەبا و حیزبوڵای عێراقیش هەمان هەڵوێستی دژایەتیان ڕاگەیان. بەڵام گروپەکانی نەسر و حیکمە و سائیرین و حیزبی داعوەی سەر بە مالیکی ڕایانگەیان کە ئەوان ڕێگر نابن لەو ڕاستپاردنە بەو مەرجەی بتوانێت خواستەکانی ئەم قۆناغی عێراق دەستەبەر بکات. السلام عليكم ورحمة الله وبركاته. گەرچی هەندێ ناوەندی میدیایی ئێرانیش ناوبراویان بە پیاوی ئەمریکا ناوبرد، بەڵام هەندێک چاودێر پیان وایە ئەو دوولایەنیەی کوتلە شیعەکان وەکو لایەنگر و دش با عەدنان زورفی سیناریۆیەکە بۆ چاواشەکردنی خۆمپیشاندەرانی ناوەڕاست و باشووری عێراق کە بەو کاندیدانە ڕازی نین کە ڕابردویان پاک نییە و لە گەندەڵی تێوەگلاون و ئەندامی لایەنە سیاسەکانن. ئەگەر پێی ڕازی نەبوون چۆن ناوبراو لە ڕیزی ناوە پێشنیارکراوەکانی نێو ماڵی شیعەدا بوو. نوێنەری ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکانی یۆنامی لە ڕاگەیاندراوێکدا خۆشحاڵی خۆی بە ڕاستپاردنی زورفی ڕاگەیاند. لایەنە کوردەکانیش بە مەرجی ئەوەی کێشە بۆ خواستە دەستوورەکانی کورد دروست نەکات ئامادەییان نیشاندا بۆ پشتیوانیکردنی. لەمپەرەکانی بەردەم عەدنان زورفی زۆر گەورن. ئەگەر دەستکەوتی گەورە پێشکەشی کوتلە پشتیوانەکانی بکات لە سائیرون و نەسر و دەوڵەتی یاسا، لەلایە کوتلە نایەرەکان دژایەتی سەرسەختانی دەکەن و لەلایەکی تری شەقامی خۆپیشاندەری عێراقی ناڕازی لە سیاسەمەداران و لایەنەکانی بۆ جارێکی تر خۆپیشاندانەکان دەست پێ دەکەنەوە. چونکە ڕابردووی کارگێڕی زورفی و سەرمایەداربوونی لەسەر سامانی گشتی کاسایەتێکی بێزراوی بە جەماوە نیشان داوە. بۆ نمونە حکومەتی عێراق با بڕی 200 ملیۆن دۆلار بڕیاری دامەزراندنی دەستگایەکی بەناوی نەجەف پایتەختی ڕۆشنبیری ئیسلامی جیهانی بە سەرپەرشتی ناوبراو دابوو. بەڵام ئەو دەستگایە دروست نەکرا و بودجەکەشی لەناوبرا. لە کاتی پارێزگابوونیشیدا لە نەجەف بە پێی بەڵگەنامەکان 18 ملیارد دیناری بەناوی پاکردنەوەی شارەکەی وەرگرتووە. بەڵام ئەویش نەکراوە و بودجەکەش لەناوبراوە. سەرەڕای ئەوەش ناوبراو خۆی و براکانی لە ئەمریکا و ناوخۆی عێراقدا خاوەنی چەندان پرۆژەی گەورن کە هەمویان لە دوای ساڵی 2003ەوە دەستکەوتووە. ناوبراو دەمێکە پارەیەکی زۆری بۆ ڕیکلامکردن بۆ کەسایەتی خۆی تەرخان کردووە. بە نووسین لەسەر مافی ژن و پێکاتەکانی وڵات گزارش لە خۆی دەکات. لە کاتێکدا ناوبراو نووسەر نەبووە و لەو بارانەوە ڕابردووی خاڵیە لە بەرهەمی فکری. ئەوە ئەگەر نەتوانێت نێوماڵی شیعی ڕازی بکات با کەسایەتی خۆی زۆر ئەستەما بتوانێت پێکاتەکانی سوننە و کوڕ ڕازی بکات بە بێ سەپاندنی لەلایەن هێزان ناوچەیی و جیهانیەکانەوە. حفظ الله العراق وشعبه بكل قومياته